سڵاو لە خوشکان و برایان، هیوادارم هەمووتان باش بن. ماڵی باوکم لە یوحەنا بەشی 14 ئایەتی 1 تا 14. نیگەران مەبن، پشت بە خودا ببەستن، پشت بە منیش ببەستن. ماڵی باوکم ژووری زۆری لێیە، ئەگەر ئاوانە بواە پێم دەگوتن. من دەچم تاکو شوێنتان بۆ ئامادە بکەم. جاکە ڕۆشتم بۆ شوێنم بۆ ئامادەکردن، دێمەوە دەتان بەمە لای خۆم، تاکو ئێوەش لەو شوێنە بن کە من لێی دەبم. ئێوەش ڕێگای ئەو شوێنە دەزانن کە بۆی دەچم. تۆماس پێی کوت: گەورم نازانین بۆ کوێ دەچیت، چۆن ڕێگاکە بزانین؟ مەسیح پێی فەرموو: من ڕێگا و ڕاستی و ژیان، کەس نایەتە لای باوک لە ڕێگای منەوە نەبێت. ئەگەر ئێوە منتان بناسیایە، باوکمیشتان دەناسی، لە ئێستاوە دەیناسن و بینیوتانە. فیلیپوس پێی کوت: گەورم باوکمان پیشان بدە و بەسمانە. مەسیح پێی فەرموو: فیلیپوس، ئایا ماوەیەکی درێژ لەگەڵتانم و نەتان ناسیوم؟ ئەوەی منی بینیوە باوکی بینیوە. ئیتر چۆن دەڵێی باوکمان نیشان بدە؟ ئایا باوەڕ ناکەی من لە باوکدام و باوکیش لە مندایە؟ ئەو قسانەی پێتانی دەڵم لە خۆمەوە نایلم، بەڵکو باوک لە مندا نیشتەجێیە، ئەو کارەکانی خۆی دەکات. باوەڕم پێ بکەن کە من لە باوکدام و باوکیش لە مندایە. ئەگەر نا بەهۆی کارەکان خۆیانەوە باوەڕ بکەن. ڕاستیتان پێ دەڵم، ئەوەی باوەڕم پێ بهێنێت ئەو کارانە دەکات کە من دەیکەم، لەمانەش گەورەتر دەکات، چونکە بۆ لای باوک دەچم. هەر شتێک بە ناوی منەوە داوا بکەن دەیکەم، تاکو باوک لە کوڕەکەدا شکۆدار بێت. ئەگەر شتێکتان بە ناوی منەوە داوا کرد دەیکەم. ئەمین. هیوادارم هەمووتان لە خێر و بەڕەکەتدا بن، لە ناوی یەشوعی مەسیح. ئەمین.